دیمەنی ئەو ساتەیە کە لاهور شێخجەنگی و پۆڵادی برایی و چەکدارانی دیکەی لالەزار دەستگیر دەکرێن. ڤیدۆکان ڕۆژی 22 ئابی 2025 لە مۆبایلی کارمەندانی ئەو هێزە ئەمنیانەوە بڵاوکرانەوە کە بۆ جێبەجێکردنی فەرمانەکە ڕاست پێدرابوون. بەڵام سەرەتای ڕووداوەکە لە شوێنێکی ترەوە دەستی پێکرد. ئێوارەی ڕۆژی 21 ئاب لە پڕ دۆخێکی نائاسایی بە شاری سلێمانیەوە دەرکەوت. هەموو بازگەکانی شار توندوتۆڵ کران و تێپەڕبوونی هەر ئۆتۆمبیلێک زۆر زیاتر لە کاتی ئاسایی خۆی پێدەچوو. لە ناو شاریش بە ئاشکرا دیمەنی بڵاوبوونەوەی هێزە ئەمنیەکان دەکەوتنە بەرچاو. بەڵام هێشتا کەس نازانێت چییە. تاو کاتەی هێزێکی زۆری ئەمنی چوونە دەوری هۆتێل لالەزار لە سلێمانی. ئیتر بە نزیکەی ڕوون بووەوە پێدەچێت ئەم ڕێو شوێنە بۆ لاهور شێخجەنگی و هاوڵەکانی بێت. لاهور شێخجەنگی برازای مامجەلالە. لە سەرەتای ساڵانی 2000 ناوی دەرکەوت. ناوەکەشی گرێدرا بوو بە هێزە ئەمنی و هەواڵگرەکانی یەکێتیەوە و بەرپرسی دژە تیرۆر بوو. یەکێکیش بوو لە قسە ڕۆیشتەکانی ناو حیزبەکەی. دوای وەفاتی تاڵەبانی لە شوباتی ساڵی 2020 لە ناو کۆنگرەی چوارەمی حیزبەکەیدا لەگەڵ بافڵ تاڵەبانی ئامۆزای وەک هاوسەرۆکی یەکێتی دەستنیشان کران. هەواڵ بافڵیش بە هەمان شێوە ئێمە سەربازێکی ونی ئەم حیزبە دەبین بۆ لەمە دووە ئینشەڵڵا یەکێتیەکەمانەکەینەوە بەو یەکێتیەی مامجەلال. بەڵام ڕۆژانی هەنگوینی ئەم دوو ئامۆزایە لە پۆستە نوێیەکەیان 17 مانگی خایان تا ئەوەی لە 8 تەموزی 2021 دەسەڵات لە لاهور جەنگی سەندرایەوە و قۆناغێکی نوێی بەڕێوەبردننی یەکێتی ڕاگەێنرا. ئیتر دەسەڵات چووە دەباشان و لالەزاریش بووە بارەگای لاهور جەنگی و براو هاوڵەکانی و ئەوانەی لەگەڵی مابوونەوە. لاهور شێخجەنگی هەموو هەوڵی بۆ ئەوە بوو ڕووداوەکانی تەموز نازناوی هاوسەرۆکی لێ نەسێنێتەوە. بەڵام چارە نەما. ڕۆژی 28 ئابی 2022 ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆبووەوە و سیستەمی هاوسەرۆکی هەڵوەشاندەوە و هەموو دەسەڵاتەکانی بەڕێوەبردننیدا بە بافڵ تاڵەبانی. هەر لەو کۆبوونەوەیەدا بۆ یەکەم جار نازناوی کەسی یەکەمی حیزب کە سکرتێری گشتی بوو تاڵەبانی باوک لە سەرەتای دروستکردنی حیزبەکەوە هەتا ژیان ئاوایی هەڵی گرت بوو گۆڕا بۆ سەرۆک. کەمتر لە 2 ساڵ دوای ئەم ڕووداوە لاهور شێخجەنگی لە مانۆڕێکی سیاسی نوێدا ڕۆژی 14 ئازاری 2024 لە هەولێر کۆنگرەی گرێدانی حیزبێکی تازەی ڕێخست بە ناوی بەرەیگەل. هەرخۆیشی بووە سەرۆک. لە یەکەم هەڵبژاردننی دوای پێکێنانی حیزبەکەی ئەنجامەکە وەک ئەوە نەبوو چاوەڕێی دەکرد. ئەوە بوو لە هەڵبژاردنەکەی ئۆکتۆبەری 2024 لە کۆی 100 کورسی 2 کورسی پەرلەمانی کوردستانی بەدەستێنا. یەکێکیان لاهوری شێخجەنگی خۆی بوو. بە درێژایی ئەو چەند ساڵەی و وەدەرنانی لە یەکێتی لاهور شێخجەنگی و بافڵ تاڵەبانی لە ململانێ و شەڕی میدیاییدا بوون. بۆ یەک کاتێک شەوی 21 ئاب هێزە ئەمنیەکان کۆبوونەوە بڕواوە نەبوو ئەم جارە شتێکی جیاواز ڕوو بدات. داوای میدیاکانی یەکێتی ئاگانامەی فەرمانی دەستگیرکردنی لاهور جەنگیان بڵاو کردەوە. فەرمانەکە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی سلێمانیەوە دەرچوو بوو. تیادا بە دوو نووسرا و ناوی لاهور شێخجەنگی و سەلمان ئەمین یان ئەژی ئەمین هاتبوو. دەڵێت ڕێگەتان پێدراوە و لەسەرتانە ئەم تاوانبارەی لە خوارەوە زانیاری لەبارەی دراوە بیگرن و بیدەن بە دادگاکەمان. ئەو مادەیەشی پێی داواکراون مادەی 56 بوو لە یاسای سزاکان. ئەم مادەیە مێژۆکەی بۆ ساڵی 1969 دەگەڕێتەوە و پەیوەستە بەو کەسانەی پێکەوە بۆ ئەنجامدانی تاوانێک ڕێک دەکەون. دوای ئەم فەرمانە لاهور شێخجەنگی ڕایگەیان کە ئەو خۆی نادات بەدەستەوە و بەرگری دەکات. لا دەوروبەری کاتژمێر 12 شەو لە شاشەی تەلەڤیزیۆنەکان و سۆشیال میدیاوە بەدەیان باجەر و هامەر و چەکی جۆرا و جۆر و تانک بینران کە بەرە و دەوری هۆتێل لالەزار دەبران و دوامۆڵەت درایە لاهور شێخجەنگی و چەکدارانی ناو هۆتێلەکە. لە نزیک کاتژمێر 30 بەرەبەیان لاهور شێخجەنگی لە سەربانی هۆتێل لالەزار ڤیدۆیەکی بڵاو کردەوە کە دەنگی بەڕوونی دەهات و لەبەر تاریکی بە ئەستەم شێوەی دەبینرا. لەوێ ڕایگەیان کە شوێنی خۆی چۆڵ ناکات
ئەو برادرانە بڕیاریان داوە هێرش بکەن. منم دوا پەیام بێ لەوانەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێمە بە پێوە وەستاوین، بە پێوەش دەمرین. هەرچەند خولەکێک دوای ئەوە دەنگی بەرزی تەقە و گرمە و زرمەی جۆرەها چەک دەهاتن و خەڵک لە هەموو لایەکی شارەوە گوێی لێ دەبوو. شەڕەکە چەند سەعاتێکی خایاند و کە دنیا ڕووناک بووەوە دەستگیرکردنی لاهوری شێخجەنگی و پۆڵادی برای و ئەندامانی دیکەی لالەزار ڕاگەیەنرا. سێ ڕۆژ دوای ئەو ڕووداوە لە میدیاکانی یەکێتیەوە ڤیدۆیەک بڵاو کرایەوە و چەند کەسێک قسەیان تیادا کرد و وتیان بە فەرمانی لاور شێخجەنگی و ئەژی ئەمین هەوڵی تێرۆرکردنی بافڵ تاڵەبانیان داوە. ئەمەش ئەم تۆمەتە بوو کە کەسوکاری لاور شێخجەنگی و پارێزەرەکانی ڕەتیان کردەوە و بە سیناریۆ ناویان برد. لە مانگی یەکی ساڵی 2026 بۆ یەکەم جار لاور شێخجەنگی و پۆڵادی برای و چەند تۆمەتبارێکی دیکەی ئەو ڕووداوە برانە بەردەم دادگا. بەڵام دادگایەکە دواخرا. جارێکی تر لە 7 ئایار چوونەوە بەردەم دادگا. دیسان ئەم جارش بەهۆی ئامادەرەبوونی سکاڵاکاران دادگایەکە دواخرایەوە. پارێزەرانی لاور شێخجەنگی دەڵێن دادگای پێداچوونەوەی هەرێم کە بارەگاکەی لە هەولێرە داوای دۆسیەی تۆمەتبارەکانی کردووە. بەڵام تا ئێستا دادگای سلێمانی ئامادە نییە ئەو دۆسیەی ڕەوانە بکات. لایەنی سکاڵاکاریش هیچ لێدوانێکی فەرمیان لەو بارەیەوە نییە. ئەمڕۆ ساڵێکی تەواو بەسەر شەڕەکەی لالەزار و دیمەنی دەستگیرکردنی لاهوری شێخجەنگی و پۆڵادی برای و چەکدارەکانی دیکە تێپەڕیوە. هێشتا ئەو دۆسیەیە بە هەڵپەسێدراوی ماوەتەوە و نەگەیشتوونەتە کۆتایی چیرۆکەکە. لایەنگرانی لاور شێخجەنگی چیرۆکی دادگایەکە وەک نمونەی دەستوەردانی سیاست لە کاروباری دادگا باز دەکەن. بەڵام لایەنگرانی یەکێتی دەڵێن تۆمەتبارەکان بە شێوەیەکی شەفاف و دوور لە هیچ دەستوەردانێک دادگایی دەکرێن. بۆیە دۆسیەکە چاوی زۆری لەسرە و ڕۆژانی داهاتوو دەری دەخات ئاخۆ یاسا دەیباتەوە یان سیاست.